ناوەڕاستی مانگی نۆی ئەم ساڵ زەنگی خوێندنی ساڵی 2023-2024 لە ناوەندەکانی خوێندنی هەرێمی کوردستان لێدرا، بەڵام بۆی بایکۆتی مامۆستایانەوە لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبژە و ڕاپەڕین داری گرمیان تا ئێستا خوێندکاران و قوتابیان نەیانتوانی بچنە ناو پۆلەکانی خوێندن. ئەمە کاریگەری زۆری کردوتە سەر کۆمەڵگە بەگشتی لە بەرەوەی پەکخستنی پەروەردە، پەکخستنی گرنگترین یەکێک لە گرنگترین کایەکانی کۆمەلگایە بە تایبەتی کە کاریگەری دەرونیشی لەسەر قوتابیان بێگومان هەیە. من زیاتر قسە دەکەم لەسەر ئەم بابەتە بەڕێز پرۆفسۆر دکتۆر مەها حەسەن، سەرۆکی بەشی دەروونزانی زانکۆی سەلاحەدین لە هەولێرەوە میوانمە. دکتۆر مەها، کاتت باش. پەکخستنی خوێندن و بایکۆتی خوێندن لەلایەن مامۆستایانەوە بێگومان کاریگەری نەرێنی زۆری دەبێت. ئەمێ بزانم لەسەر کەرتی پەروەردەم کاریگەریانە چۆن دەبینن و بۆ قوتابیانیش بە هەمان شێوە. بەڵێ زۆر سپاس. بەڕاستی ئێمە مرۆڤ لە هەموو قۆناغەکانی تەمەنی ئەرکی هەیە و مافی هەیە. ئێمە ئەگەر مەحرومی بکەین یاخود بێبەشی بکەین یەک لەمانە تووشی ناکامی دەبی. کاریگەری دەبێت لەسەر ئامانجەکانی لە ژیان، کاریگەری دەبێت لەسەر مانای بۆ ژیان. ئێمە ئینسان ئەگەر بێوێ مرۆڤ بێوێ بەرهەمی هەبێ، ئەبێ ئەو بەرهەمە هەر یەکێک لە ئێمە بە پێی قۆناغی تەمەنی خۆی. بەرهەمی قوتابی چییە؟ خوێندنە. ئێمە ئەگەر ئەو بەرهەمە لێ مەحروم بکەین، لێ بێبەشکەینەوە، ئەو قوتابیە ناتوانێ ئەو ئامانجانەی کە دایناوە لە بۆ ژیانی خۆی کە دوو مانگی هاوینی بینی بە پەرۆشەوەیە دەست بە خوێندن بکات، بە تایبەتی ئەو قۆناغانە کە منتەهیە بۆ کۆلێژ دەڕۆنەوە دادەنیشن نازان ئامانجی خۆیان چییە لەم ژیانە، مانای چییە. هەروەها قوتابخانە بەس کاریگەری نییە لەسەر پرۆسەی خوێندن واتا گەشەی معرفی. قوتابخانە کۆمەڵایەتیە، گەشەی کۆمەڵایەتی دەوری هەیە، گەشەی معرفی دەوری هەیە، گەشەی ئەخلاقی دەوری هەیە. ئێمە لەو هەمووە بێبەشیانەکەینەوە، بە تایبەتی قۆناغی مناڵی قۆناغی هەرزەکاری لێرە ئێمە لەم قۆناغە کەسایەتی مرۆڤ دروست دەبێتەوە. ئێمە لە هەر تەمەنێک ئەگەر سست ببینەوە لە فێرکردنیان لە ڕەفتار و لە معرفەت و لە کولایەنی کۆمەڵایەتی کاریگەری دەبێت، نەک ئێستا تەنها ئێستا، بەڵام بۆ دواتر لە ژیانی خۆشی کاریگەری دەبێت. باشە دکتۆرە مەها، کاتەکانی سەرەتایی هەروەها کاریگەریە باشە پرۆسەی خوێندن بە تایبەتی مانگەکانی 1 و 2 خوێندن بە کاتی زێڕیندا دەنرێت بۆ پەروەردەی قوتابیان. ئەگەر قوتابێک لە پۆلی خوێندندا ئامادە نەبێت و ببینێت کە لە بەشەکانی دیکە لە شوێنەکانی دیکە قوتابیان لە دەوامی خۆیان بەردەوامن، ئەمە چ کاریگەریەکی دەرونیان لەسەر دادەنێت؟ دواتر چۆن کاریگەری ئەم بارودۆخە لەسەر کۆمەڵگە دەبینینەوە لەلایەن قوتابیانەوە؟ بەڵێ ئەمە لەم تەمەنە هەندێک شت هەیە قوتابی دڕکردنی بۆی ناکە وەکو ئینسانی گەورە، بۆیە هەستەکە ئەمە سزایە بۆی. باشە من ئەگەر بێم سزا بە یەکێک بدەم، ئەو کەسە هیچ ڕەفتارێکی خراپی نەکردووە بەرامبەرە من، واتە چی ئەبێتەوە؟ ئەو کەسە ئەبێ بە کەسێکی شەڕانگێز یاخود هەندێک ڕەفتاری ئەزیەدانی بۆ خودی خۆی و بۆ دەورابشتەکەی دروست دەبێت. خەمی زیاد دەبێتەوە لەم ژیانەی کە دەژی، لەبەرەوەی هەستەکە ئەمە وەکو خۆی لە ناو سزایەکە. باشە بۆچی ئەم سزایە؟ لەبەرەوەی ئەوێ دەوامکە، لەبەرەوەی بخوێنێتەوە. بۆیە کاریگەریەکەی وەکو وتم کاریگەری دەبێت لەسەر قۆناغەکانی کەسایەتی ئەو لایەنی دەرونی ئەو کەسایەتی دەبێت. هەروەها کە سەیری قوتابیانی ترەکە هەستەکە ساڵێک لە تەمەنی خۆی بە فیرۆ ڕۆیشت، دواتر ئەم کاریگەریە تەنها بۆ قوتابیش نابێت، بۆ خانەوادەکەی، بۆ عائیلەی ئەوانش باری دەرونیان تێکەچی. ئەوانش هەیە حاڵەت و کەم دەرامەتن، ئەیانەوێ هەرچی زوو بێ قوتابیەکە زوو تەواو کاتن، بەڵام کە بەم شێوەیە دەبێتن بە ئەکیدی ئەم قوتابیە ئەم مرۆڤە هەموو سیستەمی ژیانی دەگۆڕدرێ و هەموو لایەنی معرفی و لایەنی ڕەفتاریەکەی دەگۆڕدرێ، نەک بەرامبەر بە قوتابخە، بەرامبەر بە هەموو ژینگە ڕەفتارەکەی دەگۆڕدرێ. باشە دکتۆر، پێتان وایە کە وەکو ئاماژەتان پێکرێمە ئەرکێکی قورسە بۆ خێزانەکانیش بە تایبەتی لەم کاتانەدا، بەڵام ئەرکی سەرەکی خێزان و کۆمەڵگە چییە لە کاتی گەڕانەوەی قوتابیان بۆ ناوەندەکانی خوێندن؟ چۆن دەتوانن مامەڵێکی تەندروست لەگەڵم بابەتە بکەن کە کاریگەری لەسەر دەرونی قوتابیان داناوە بە تایبەتی مامۆستایان لە قوتابخانە و خێزانیش لە ماڵەوە؟
بەڕاستی ئێمە لێرە دەبێت پەنا ببین بۆ پۆزتیڤ سایکۆلۆجی دەروزانی ئەرێنی کە ئێمە دەبێ لایەنی هیوایان بەرزکەینەوە، لایەنی خۆشەویستی، لایەنی گەشتبینیان چ لە قوتابخانە بێ چ لە ماڵەوە بێ و بە پەرۆشەوە بە اتباعی سیستەمێکی خوێندنی منظەم و مکەسەف بۆ قوتابی نەک ماندیبوونی. طبعا ئیرهاقی معرفی نابێ ئێمە ماندیان کەینەوە لەلایەنی معرفی، چکۆ ئەو قۆناغا بزانە حساسیەتی ئەو مەوزوعە چییە. ئەمانە لایەنی معرفیان بە پێی تەمەنەکان گەشە ئەکاتەوە. تۆ کە قەتعی ئەەکەی ماوەیەک ئەبێ بە شێوازێکی زیاتر دەرسی پێ بڵێ ماوەیەکی تر تەسی لەسەر مێشکی ئەو قوتابیە دەکات. فەبێ سیستەمێکی پەروەردە کۆ ببنەوە، چۆنیەتی دانەوەی ئیمتیحان، چۆنیەتی مەسەلەن دەرسوتنەوە وانەکان ئەبێ سیستەمێکی بۆ دابدرێ. هەروەها ئەبێ کۆبوونەوەیەک بکرێ لەگەڵ دایکان و باوکان چۆن لە ماڵەوە پەرەپێدانیان پێ بکەن، مساعدەی مەکتەب بکەن تا ئەو یەکەم شت ئەبێ ئەم قوتابیە لایەنی هیوای و گەشتبینی و لایەنە ئیجابیەکان بیرکردنەوەی ئەرێنی لە لای زیادکەی ئەوجا بێتەوە بۆ قوتابخانە دەوامکە. دەنا بەو حاڵە دەوامکە هیچ سوودوەل ناگرێت لەوانەکان کە دەخوێنێ. باشە، لایەنەکانی دەربڕینی ناڕزایەتی مەدەنی زۆرن، بەڵام بەڕای بەڕێستان ئایا بایکۆت چارەسەرە؟ بایکۆت دەتوانێت ئەم بارودۆخە باشتر بکات وەکو مامۆستایان داوای دەکەن، یان نەتەنها ئەمە وەکو ئاماژەتان پێکرد سزادانێکە کە کاریگەریە زۆرترەکەی لەسەر قوتابیان و دەرونی ئەوان دەمێنێتەوە؟ بەڕاستی بەنسبەتی بایکۆت هەر کەسێک طبعا حەقی خۆیانە کە مەسەلەن داوای مافی خۆیان بکەن، بەڵام شێوازی تر هەیە بۆ نەک ئەمن سزای کۆمەڵی کەسێک بدەم، هەزارەها کەس بدەم لەسەر مافی خۆم. ئەتوانم بە ڕێگای قانونی، ئەتوانم بە ڕێگای نوێنەرەکانی خۆم بچن بۆ لای بەرپرسەکە، یعنی هەر شێوازێکی تر هەیە وەزیرەکان مەسەلەن بیکەن. بەڵام من لەگەڵ ئەوەندانی سزای مناڵ یاخود هەرزەکار بکەیت، چکەوانەوەی ئێمەنە وڵات لەسەر ئەوان ڕادەوەستی، ئەوانە مناڵی من نەبێ مناڵی تۆ، یعنی ئەبێ ئێمە بە چاوێکی سەیریان بکەین کە ئەمانە ئەساسی وڵاتن. فەنابێ من عقابی وان بدەم، سزای وان بدەم، یاخود ئەزیەتی وان بدەم. ڕێگای قانونی هەیە، ڕێگای بگرنە بەر بۆ ئەوەی ئامانجی خۆیان بەدەست بێنن، بەڵام نەک بیکەنە قوتابی بکەنە قوربانی ئەم ئامانجەیان. باشە، لە کۆتاییشتا ئەگەر بپرسم وەکو ئاماژەتان پێکرێگەر بایکۆت وەکو سزادان هەژمار بکرێت لەلایەن مامۆستایانەوە کە ناوەندەکانی خوێندن و پۆلەکانی خوێندن بایکۆت دەکەن، ئەمە چه کاریگەری لەسەر داهاتووی پەیوەندی نێوان قوتابی و مامۆستا و ئەو ڕوانینەی کە قوتابی بەرامبەر بە ڕۆڵی مامۆستا هەیەی لە کۆمەلگا دەگێڕە؟ ئایا ئەمە کاریگەری و لێکدانەوەی نەرێنی لەسەر قوتابی نابێت بەرامبەر بە مامۆستاکەی؟ خۆی پەیوەندی لە نێوان قوتابی و مامۆستا پەیوەندیەکی زۆر زۆر هەستیارە، لەبەرەوەی مامۆستا هەم پەروەردەی دەکا و هەم علمی دەداتێ و هەم لایەنە پەرەپێدانی پێدەکا لە لایەنە کۆمەڵایەتی و لایەنی ئەخلاقی. فەگەر هەر ڕەفتارێک ببینێ لە مامۆستاکە یاخود عنفێک ببینێ لە مامۆستاکە، ئەکید خۆی لاسایی دەکاتەوە، کاریگەری دەبێتەوە لەسەر مناڵەکان و لەسەر هەرزەکارەکان. و هەروەها عەدەم ئەمانێک نامینێ بینی قوتابی و مامۆستا، احتیمالە لە هەر مووقفێک و تەسەڕوفێک ئەو سیقەیە و ئەو ئەمانە ئەو بڕوا بەخۆبوونە لە بینی هەردووکیان نامینێ. ئەوەش کاریسەتە طبعا بە حەدی خۆی. ئێمە ئەبێ وەکو کێشەیەکی زۆر زۆر گەورە لە ناوەندەکانی خوێندن، ئەبێ هەر وەزیریش تەداخل بکاتە، چکۆ گەر سیقە نەما، ئەگەر بڕوا بەخۆبوون نەما لە نێوان ئەم دوو سیستەمە، ئێمە ناتوانین پرۆسەی خوێندن بەڕێ ببین بەڕاستی. یعنی ئەبێ هەموو سیستەمەکە بگۆڕدرێ و پەرەپێدان بکرێ بە مامۆستا دیسان و بە قوتابیان وەکو لایەنی پۆزتیڤ سایکۆلۆجی ئەوجە دەست بە خوێندن بکرێ. یعنی قەزدم ئەوەیە دەرەنجامەکانی زۆر قوڵتر دەبێتەوە. باڵە پرۆفسۆر دکتۆر مەها حەسەن، سەرۆکی بەشی دەروونزانی زانکۆی سەلاحەدین، زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.